ئێمە ژمارەمان 15 کۆمپانیا پلس دوین، ینی دوو کۆمپانیامان بەدەرن لە ئێمە لە هەموو ڕێنماییەکان و هەموو ڕێکارە ئەمنیەکانی ئاسایشی سلێمانی 15 کۆمپانیاکەی تر ئێمە بەیت شێوەیەک بە پێی ڕێنماییەکانی کە ئێمە لەسەری دامەزراوین بە پێی و حەق و مافانەی کە هەمانە ئیقامە بکەین ئێمە هیچمان بۆ ناکرێت. حەقی خەڵکی سلێمانیە لەبەر ئەوەی ئەمە ئیجراعاتەکەی ئیجراعاتێکی ئەمنیە بەرامبەر ئەو کەسانی کە لە کۆمپانیا ئێمە کرێن ئیجراعاتی ئەمنیە کرێت واڵێنە ئیجراعاتی ئەمنیە زەڕورە، بەڵام لەو دوو کۆمپانیا بە ئیجراعاتێکی ئەمنی هەیە کە ئەو ئیجراعاتە ناکرێت، یانە بە ئیجراعاتە ئەمنیەکە زەڕور نەبێ یاگە زەڕور بێت چۆنەوێرن بەرامبەر لە ئیجراعاتێکی ئەمنیا جیاوازی بکرێ وەکو شتێکی تر نییە. بەڵێ بێگومان ئەو کەسە کە ئەو ئیجراعاتە توندانەی بەرامبەر ئێمە بۆ کرێمە مەمنونین 100,000 لێوە بگرین بەس بچێ و ئەولیات و داواکاریانەی کە ئاسایشی سلێمانی هەیەی بۆ ئێمە حازری بکە کەسەکە زۆر جار پێی حازر ناکرێت چێتەوە بۆ دوو کۆمپانیایە چوار بەرامبەر ئەو پارەی کە ئێمە لێوەرەگرن و ئیشەکەی بۆکەن. تا 100 کاریگەری کردو ئەومە دوا دەرفەت ئەگەرگوێمان لێ نەگیرێ مەجبورین 15 کۆمپانیا لە سلێمانی دابخرێت. ئێمە چەند جارێک چوینەتە هەموو جێتە فەرمیەکانی کە پەیوەندیان بە میشەوەیە چوینەتە لایەن، بەڵام تاکو سە نەگەیشتین بە هیچ نەتیجەیەک وەڵام نەدراوین.